خۆشەویستانم لاری گەیمینگ زۆر ئاداپتەرێکی نوێ ئێستا بەردەستە بە تایبەتی بۆ کەسانێکی یاری بە مۆبایل یا خود ئایپاد دەکەن بە تایبەتیش ئایپاد بە مۆبایلش دەگونجێ بەڵام زیاتر بۆ ئایپاد بۆ کەسانی دەیانەوێ هەم ئایپادەکەیان چارج بکەنەوە هەم هێدفۆن بەکاربێنن و تەنانەت ئەداپتەرێکیان دروست کردووە هەر شتێکی زۆر سەنجاجێشە تا دەتوانانی ئینتەرنێتی بە کێبڵی ئینتەرنێتیش بە ئایپاد یاری بکەیت تاوەکو لە یاریکردن بە هیچ شێوەیەک نەوەستی جا تەواوی ئەداپتەرەکان هەمووی 2 و یاخود 3 بە سێ زۆری جیاواز بەردەستە دانێکە تاوەکو 6 وات دەتوانێت چارج بگوازێتەوە و لە هەمان کاتدا شوێنی ئەوەی هەیە کە بە ئۆدیۆ جاک هێدفۆن بەکاربێنی و بێگومان دەتوانانی هێدفۆنی USB لەگەڵی بەکاربێنی و بێگومان شوێنی ئینتەرنێتیشی هەیە دەتوانێت بە ئینتەرنێتێکی خێراتر یاری بکەیت ئەداپتەرێکی دیکەمان هەیەکەوە هەم چارج دەکاتەوە و هەم دەتوانێت گوێ لە هێدفۆن ڕابگری ئەمە ئەداپتەرانە ئێستا لاری گەیمینگ بەردەستە دەتوانن ئێستا بەکاری بهێنن بە ئارزووی خۆتان و هەر سێ ئەداپتەر کواڵیتیان زۆر بەرزە جا ئاری گەیمینگ لە شاری هەولێرە و گەیان نیشان هەیە بۆ هەم شار و شارستکان نێتێمی کوردستان لە ڕێگەی ئۆنلاین دەتوانێت داوای بکەیت دەگاتە بەردەرگای ماڵەکە سوپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری سلااو ڕێز و خۆشەویستیم بنەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی 01 ژیری ئەمڕۆ ئەڵلقەی ژمارە 225 تۆمار دەکەم بەرواری 1 یازدەی 2024 دڵخۆشم خۆشحاڵم لە مەڵقەی لەگەڵتانم و دەتوانم بڵێم لە دوای چەند نزیکەی مانگێک لە بەرەوەی سەیدا کوڕەکەم لەدایک بوو دوای مانگێک لەسەر ناوێک ڕێککەوتین و یەکێک بوو لەو ناوانێک کە ئێوەی خۆشەویستیش تهدیدتان کرد بوو دیاریتان کرد بوو کە هەڵی بژێرین چەند ناوێکە بۆ بەردەوام کێشەمانە لەگەڵی هەڵی بژێرین هەڵ نەبژێرین لە کۆتاییدا کوڕەکەی ژیری ناوی لاویە واتە لاوی ژیر زیاد زۆرمان حەزە ناوی لاوی بوو لە سەرتاوە لاویمان هەبوو لیاممان هەبوو تۆمیمان هەبوو تۆمی کچێک بچووکەم ئێڵی پێی دەوت تۆمی یاراوە فێر بوو بەڵام لاوی و لیام لێمان لەو دوو ناوە زۆر ئەکید بووین کە بەڵام چیان هەڵبژێن لە کۆتاییدا لاویمان هەڵبژار و ئێستا کوڕەکەمان ناوی لاوی هیوادارم لە مستەقبل ئەو ڤیدیۆی ببینێتەوە باوکی کەوا ناوەکەی ئاشکرا کرد لاوی گیان ناوت لاویە ئۆکەی یەکی یازدەی 2024 لە داهاتوو لە مستەقبل سەیری ئەو ڤیدیۆ بکەوە ڕێزمانەیە زۆر سپاس بۆ بینی نەمەڵقەیەش تکا دەکەم دەگمێن لایک سەبسکرایب لەبیر نەکەن با دەست پێ بکەین بێگومان ئەم هەفتەیە یاری زۆر بڵاوکرانەوە و دەتوانم بڵێم یەکێک لە گەورەترین یاریەکانی ئەم ساڵیش بڵاوکرایەوە ئەویش یاری Call of Duty Black Ops 6 لەسەر گەیم پاس بەخۆڕایی بەردەستە بۆ کەسانی دەیان تاقیکردنەوە بێگومان لەسەر PlayStation 4 و 5 لەسەر Xbox One و Xbox Series و PC بەردەستە یاریەکە لای ڕەخنەگران پێشوازێکی زۆر گەورەی لێکراوە 85% هەیە واتە یەکێکە لەو یاریانی Call of Duty کە نمرەی زۆر بەرزە و من خۆشم ئێستا حالیان خەریکی یاریەکەش تەواو نەکردووە کامپینەکەی کە دڵخۆشکەرم کەوا ئاشتێکی دڵخۆشکارەکە کامپینەکەی درێژە ینی زۆرە و مشنەکانیشی زۆر چێژ بەخشە چونکە مشنەکانی زۆر زیاتر یەکەم جارمە دەترسێم ناوی کامپین و چیرۆکی یاری Call of Duty یان دووەم جارمە بزەب لە بیر نییە بەڵام هەز بە ترس دەکەی کە بێتە سپۆیل ناکەم چیکێدا بۆ کەسانی ناکردیە بەڵام هەز بە ترس دەکەی کە یەکجار دڵخۆشکارە و بێگومان مۆدی مەڵتیپلەیەرەکەشم زۆر بەدڵە بەڵام کامپینەکەی زۆر ناوازەیە و بێچێکە لەو یاریانەی کە یەکێکە لەو یارانەی Call of Duty کە خۆی بەجددی وەرگرتیە لە هەمان کاتدا شتی جیاواز شتاقی دەکەنەوە و چیرۆکەشی لەسەر جەنجی کەندا و بەکارهێنانی سەدام حوسێن و عێراق و مەسەلەی ئەو چەکە بایۆلۆجیای کە چەند وڵاتێکەوە خەریکن و زۆرش سەرنجڕاکێشە ئۆکەی هەر حەز دەکەی بزانین چڕوددا مالتیپلەیەرەکەی بەڕاستی زۆر دڵخۆشکەرە کە مالتیپلەیەرەکەی زۆر سەریع و خۆشە بەڵام یەک گلەیم هەیە لەوەی کە ماپەکانی کەمە بەڵام لە بەرنامە ئێستا باز دەکەین ماپی نوێ نەک ماپی نوێ یەک لە ماپە کۆنەکان لەم هەفتەیە بەردەستە دەتوان تاکەنەوە مهم دەمەوێت لەنگۆ پرسم چێ Call of Duty Black Ops 6 کردیە چێ دەیکا لە کۆمنت بۆ چونی خۆی بنووسی کردیوتت نەکردیە دەیکەی نایکەی لە کۆمنت بینوسە دەمەوێت بتان دۆزۆزم چەند کەس کردی و ئێوە لە دە چەندی پێرەدا لەم هەفتەیە یارێکی دیکەش بڵاو کراوە چەندە یاریەکە نوێ نییە بەڵکو ڕیماستەر کراوە ئەویش یاری Horizon Zero Dawn ریماستەرە ئەو یاریێکە پێمان وابوو پێویستی بە ڕیماستەرنە و بەڵامیدی ئەو سۆنی بڵاو کردیتەوە 85% هینەیە کەوا نمرێکی باشە بە بگومان یاریێکە خۆی یاریێکی باشە یاریێکی زۆر خۆشیە ئەگەرتان کردیە و ئێستا حالیان بە نیگایەکی جیاوازتر بە ڕەنگێکی تقریبا ڕەنگیشان زۆر گۆڕیۆ کاگەل لە بیر بەشی یەکەمی هۆرایزن
عادة رنجي زردباوي هبو اسا تقريبا رنجي صوزيان زوزات كده تقريبا دانوي لهمان استي هورايزن فوربيدن ويست بي باش دوام بي ولا قال باش بلا يكون كاريكريا اگر سری فيديو كام كي من خمش تياري كم نكردوا كريمه بلا من نكردوا ولا بري بومن زو هرزان نك بومن بوزوبت هان زو هرزان دبي بتعرف بو كسان كياري باش كم يعني هبي تنيا بدا دولار تواني او ياري بكري من كريمه بلا من نكردوا اون ذا فيديو شتاني بيني ما بلا تقريبا زور بكو فوربيدن ويست يعني لكرديا نم يعني كبشيه كم كيرت ما كان رابردو بس بلاي كم كيروتم زانم حالي تون وشتانا كاتيكا دنگو هبو هورايزن زيرو دون ريماستر بكريوتم زان تونه هستم بۆی کرد کە بەڵێن گرافیکی تۆزێک کۆنا لە چاو ئەوەی کارچەندە یاریەکە 2017 بڵاو کرێتەوە بەڵام گرافیکی کۆم بوو لە چاو فۆربیدن وێست کە فۆربیدن وێست یاری نوێیەکەیان بەڕاستی گرافیکی جوانە و ئەو جیهانی هۆرایزنیش جیهانیش زۆر قەشەنگە یعنی مەجای ئەوەیە کەەوە گرافیک زۆر ئیبداعی تێدا بکرێ دڵخۆشم بەڕاستی بلاک ئاپس تاوا بکەم ساڵن هیل دەمینێ ئەویش تاوا بکەم دەست بەو یاریش دەکەم هۆرایزن زیرۆ دۆن ریماستەرەکەش دەکەم لەبەری بەش یەکەمە تاوا کەسە کۆتایی پێدەینە بەڵام بەشی دووەم کردیە دەڵێن چیرۆکی بەشی یەکەم کۆتایەکەی بەقۆتە لە بەشی دووەم بەڵام بەشی دووەم زۆر بەدڵمەوە ئەو یاری لە پلانمە بیکەم وەدەمێ لە ئەنگۆش پرسم چێ کردیتی چێ بەتەما بیکەم لە کۆمنتی بینووسە یاری نوێیەکەی EA بەناوی Dragon Age The Veilguard لە مەفتەیە بڵاو کرایەوە نمرەی هێشتا چواری هەیە پێم بیافتەکان ڕابش باسمان کرد لێشتا چواری نازەمە بیرم نییە بەڵام لە مەفتە ئیدیتەوە بەردەستە دوێنێ بەردەست ڕاستیویەکی مانگ یاریەکە پێشوازەکان لی باشە هەندێک ڕخنە هەیە بێگومان گەیمەران ڕخنیان لەسەری زۆرە بەڵام لەگەڵەوەش دەڵێن یاریەکە باشەوەکو کوڵەتی یاری بەڵام هەندێک کێشەی وۆکیان هەیە وۆکە جێندایان زۆر تێکردیە هەندێک شتێک قۆڕ بمانیان تێکردیە بەڵام بەگشتی دەڵێن یەکێکە لە باشترین یاریەکانی جیهانی Dragon Age کە تاوەکو ئێستا دروست کراویەوە زۆر لەس نازانم بەڵام دەڵێم ئەگەر حەز دەکەم بیکەم بەڵام بە فول پرایس نا یارە نوێیەکەی Life is Strange بڵاو کرایە بەناوی Double Exposure پێم پار بوو لێک لە کۆنفرانسەکان ئاشاکرا بەداخەوە نمرەکانی زۆر باش نییە 73% هەیە وە گەیمەران 3.7 پێداوە گەورەترین مشکلەکان لەگەڵی کوالەتی یاریەکەی کوالەتەکەی باشە بەڵام نووسینی خراپەوە دقەکەی خراپە چیرۆکە بە خراپی نووسرایەوە داڵۆگەکان بێزارکەرە و چیرۆکی یاریەکە زۆر سەرنجاشێژ نییە خۆی یاریەکان Life is Strange بەوە ینی هەموو مەسەلەکە Life is Strange چیرۆکە ینی کارکتەرەکان کە قسە دەکەن ئەگەر مەسەلەی ئەکشن و گەیم پڵی و ئەو شتانە نییە تەنیا چیرۆکانیان سەرنجاش جا چیرۆکە بەخۆی خراپبی یعنی 73 نمرێکی خراپ نییە بەڵام باشش نییە بۆ نایەبیش نییە بێگومان ینی دەتوانین بڵین مام ناوەندێکی خراپە نەس باشە نە زۆر خراپ وەلا مەفتەی یاریی جیاوازش بڵاو کرایەوە تەنیا بۆ گەیمەرانی PC بە ناوی Redacted کە Redacted واتە ناوێک کە شاردرابێتەوە ناوی نییە پێدێتر Redacted تایبەتە بە گەیمەرانی PC وەستایلەکەش تەوا PC هەفتاوەشتیە ئەو کەسانی حەزیان زۆر یاریە لە مەفتەیە بەردەستە یاریەکەی Sonic X Shadow Generation لە مەفتەیە لە 25 مانگ بڵاو بە پێمە دەبێت هەفتەی ڕابردوو باس بکەم بەڵام باسم نەکرد لە بیرم کەشتە چوا بوو یان ئەم هەفتەیە نازانم بزەوت بەس Sonic X Shadow Generation بڵاو کرایە بۆ کەسانی کەیفیان بە Sonic X Shadow دێ Sonic Generation خۆ یاریی کۆنە ئێستا حالیان دووبارە دروست کراویتەوە وە کارکتەری شادۆشان تێکردیە نمرەی هەشتای هینار لایەن ڕخنەگران وە گەیمەرانی زۆریان بەدڵە 9.1 لە دەپێدا و لە هەفتەی داهاتووش یەک یاری گەورە بڵاو دەکرێتەوە ئەویش God Simulator ریماستەرە خۆی بڵاوبوونەوەی ئەو یاری خۆی قەشمەری پێکردنە بە بەزمی ڕیماستەر و ڕیمێک چونکە God Simulator پێویستی بە ڕیماستەر نییە و 90 یاریەکان پێویستیان بە ڕیماستەر نییە بەڵام لەبەر یاری نوێ زۆر بەزەحمەت دروست دەکرێت کۆمپانیەکان یاریەکان ڕیماستەر دەکەنەوە دووبار کە زۆر کات زۆر باشە بەڵام زۆربەی کات تێکی دەدەن God Simulator وەکو قەشمەریەک بە وەزعی ئەوان ژیارێکی خۆیان ڕیماستەر کردەوە گاڵتە بۆ وەزع دەکەن و بگومان God Simulator زۆربەتان کردوتانە ئەو کەسانی نیان کردیە لەسەر آیپادی بەردەستە لەسەر تابلێتەکان بەردەستە مۆبایل بەردەستە لەسەر پلیستیشن Xbox لە دار و بەردی بەردەستە پێما بێگەر غەسارێ مارێتان ئەگەر شاشەی هەبی لەوانە سێشی بەردەست بی یاریەکە بۆ شێوازە بەناو بانگە و یاریی سیمولیشنە هزار شتی قۆڕە ناوی دەکرێت هزار شتی ئەنتیکە پۆنتیکە توانی ناوی ئەنجام بدەیت سەو ریماستەری God Simulator هەفتەی داهاتوو بەردەست دەبێت یاریەکانی PlayStation Plus لە بۆ مانجی 11 ئاشکراکران لە بۆ نۆڤێمبەر سێ یاریە بگومان لە بۆ ئیسێنشەڵەکەیەوە Hot Wheel Unleashed 2 Turbocharged Ghostwire Tokyo لەگەڵ یاریەک بە ناوی کە ناوەکەی هەر لە بیر دەکەم Death Note Killer Within یاریشی Death Note کە بەو کەسانی حەزیان نیە لە ڕۆژ یەکەمیش بڵاو دەکرێتەوە یاریشی تاو نوێیە تایبەتە بە Death Note ئەگەر ئەو کەسانێک کەیفیان بە مانگا یاخود ئانەمەیەکەی هاتبی و زنجیرەیەکی تەلەڤیزیۆنیشی بێگومان لەسەر هەیە لە Netflix بە ناوی Death Note کە زۆر بەناو بانگە زۆر بەس لە کوردستان ناوانێ بۆ شێوازنەی بەڵام بۆ کەسانی کە حەزیان لێ Death Note من کەیفم پێیان دێ لەبەر Death Note زنجیرەکەم بینیوە
أنا كم توزك بينيما وزنجيرة نتفليكس بينيما صح يا أخي فيلم زنجيرة بزود بينيما مهم أو دوشتي كمان سرنزي يعني أو سيشتا دويان من بيشنيازا كان بيكن لبريخون كردو من بتعبتي هوت ويل أنليشت باش هي كم من كريم على فيديو شمهيرة سريكاو ياري ذا كرامة $50 لبري عاشقين هوت ويلهم لما داليو كيف هوت ويل أو لعب بالسيارة لعب مهم باش دوامي كباربو ياخد بيرار بلاك بالضبط بيرنيا ياري كم نكري تساورين بيت السبلاسي ويستهاد استما زالي تدا بيكم أجر حسنا نسيباك سيارة اما سيدي ما كان يعني واسيدي ما كان كياري كلبه من ضلاله زور بتسجل كذا كان بيك مرحله كان زور خوشة يعني جوست واير طوكيو او ياري بوكا او ياري بوكا جيمران لكردستان زور يعني چون دڵی عاشقی نەبوون پێم سیر بوو لەبەرەوەی من کردم سەرەتا لەسەر پلەیستیشن 5 بڵاو کرایەوە خۆی یاریەکەیان بە 13 دروست کرایە تایبەت نەبوو بە ئەکسبۆکس لەسەر پلەیستیشن 5 بڵاو کرایە لەبەرەوەی هێشتا بە 13 نەکرابوو لەلایەن پلەیستیشنەوە لەلایەن ئەکسبۆکسەوە کاتێک بڵاو کرایەوە یاریەکە بەو شێوازەی سەرکەوتوو نەبوو کاتێکە بڵاو کرایەوە بەڵام بەعام بەگشتی لە جیهان چۆن دەڵێ فۆلۆوەرزەشی بخۆی پیدا کرد کەەوە هەندێکە زۆر نەبڵ تاوێتێک لە من زۆر یارە بدڵە من تاوام کرد لەسەر پلەیستیشنی کاتی خۆی تکا دەکەم بیکەن یاریی جیاوازە زۆری جیاوازم ستایلەکەی زۆر بەدڵمە باسیەوە دەکە لە ناکاو بەشەرەکان لە ناو جلوبەرگیان نامینێن کەس نامینێت تەنیا تۆ دەبینێت لەگەڵ ڕۆحەکان لەگەڵ تارمایەکان و دەبێت لە جیهانی ئۆپن وۆڵدی شاری تۆکیۆ نهێنیەکان ئاشار بکەیت دێتنەوە جیر وەکوتم بڵاو دەکردم هیمە سیاری پێم وابی لەم هەفتەیە بەردەست دەبن هەرسێکیان تاریخەشتان بۆ بخوێنمەوە لە چواری ئەو مانگە بەردەست دەبن دەتوانن لە بۆ خۆتان داوڵۆندی بکەن. بێمە لە هەواڵەکان ئەکسبۆکس لەم هەفتەیەیان بێگومان گەورەترین یاری لە بۆ ئەکسبۆکس بڵاو کرایەوە کە سەیری ئێستا دەڵێن کۆڵ ئۆف دیوتی ئەکسبۆکسە پێشتر وانە بوو ئێستا وایە لەبەرەوەی 69 میلیارد دلار سرف کرد مهم مایکرۆسۆفت بە فەرمی یاخود سەرۆکی کۆمپانیای مایکرۆسۆفت سیئۆیەکەی ساتیا نەدێڵە بە فەرمی ڕاگەیاند کەوا یاری کۆڵ ئۆف دیوتی بلاک ئاپس 6 گەورەترین یاری کۆڵ ئۆف دیوتی تاوەکو ئێستا بڵاو کرابێتەوە بەڵام ژمارەکەمان پێ نارێت مهم دەڵێ واروەها ڕیکۆردی گەیم پاسی لە ڕۆژێک شکاندووە کە زۆرترین گەیمەر کە پێشبین دەکرێت 4 بۆ 6 میلیۆن کەس چوبنە سەر گەیم پاسی داوڵۆند کردبی دەڵێن فرۆشیشی 60% زیادی کردووە لە چاو کۆڵ ئۆف دیوتی مۆدرن وارفێری 3 پارساڵ کە یاریی زۆر کارەسات بوو مهم دڵخۆشم کەوا یاریە سەرکەوتووە دڵخۆشم کەوا گەیم پاس چۆن دەڵێ گەیم پاس لە کۆتاییدا ئەو وەزمەی وەردەگری کە دەیویست ئەو ژمارە گەورانی وەردەگری کە دەیویست بەڵام دەبێت لەبیر نەکەنکەوە ئەوە بەرزترین ئاستەکەیە کۆڵ ئۆف دیوتی بلاک ئاپس 6 بەرزترین ئاستی ئەو حاڵەتەیەکەوە مایکرۆسۆفت دەیەوێت کە زۆرترین گەیمەر بستنە سەر گەیم پاسی جادەی کڕن دەستنە ناوی دووبارەستنە ناوی لەبەرەوەی لەو یاری گەورەتر نییە مەگەر GTA بخێن GTA 6 بخێنە لەوەی گەورەتر نییە لە بلاک ئاپس 6 گەورەتر نییە لەبەرەوەی کۆڵ ئۆف دیوتی یەکەم کە زۆر زەبەلاها دومیشیان بلاک ئاپس یعنی بلاک ئاپس زۆر زەبەلاها سێمیشان یاریەکە زۆر باشی کۆڵ ئۆف دیوتی ینی مایکرۆسۆفت دەبێت لەبیر نەکەم ئەمە گەورەترین ئاستا بەرزترین ئاستا خۆی لێ بدات جارشکە زۆر بە زەحمەت توانی خۆی لەو ئاستا بداتەوە مەگەر یاریی دیکەی کۆڵ ئۆف دیوتی بی بۆ شێوازە سەرکەوتوبی و ئەوە دەرخەری ئەوەیە کەەوە بلاک ئاپس لە مۆدرن وارفێر سەرکەوتوترە تاوەکو ێستا لەم نەوەیەکە هاتووە مۆدرن وارفێر 1 و 2 یاری باش بوون سەرکەوتوش بوون بەڵام هیچیان ناگەنە بلاک ئۆپس کاتێککە بلاک ئۆپس لە ئاستی خۆی دەبی کە منافەسەیەکی گەورە لەناو کۆڵ ئۆف دیوتی خۆیەوە هەیە کە دڵخۆشن وێ منافەسەوە دەکە تاوای زنجیرەکە بزندیۆتی بمێنێتەوە مهم دڵخۆشم بەڵام دەبێ ئەوش بزانینکەوە ئەوە بەرزترین ئاستا گەیم پاس تاوەکو ئێستا بینیویەتی و باوەڕش ناکەم لەو ئاستا بەرزتر بێتەوە مەگەر GTA 6 بخێنە ئەگەر نام چی یاریەکەیە بەو شێوازە زەبەلاحە گەورەیەوە لە گەیمەرام کە یەک ئەکسبۆکس بکڕن دوو گەیم پاس بکڕن سێ بستنەوە گەیم پاسی بە بەردەوامی لەو یاریە زەبەلاحترمان نیە ژمارەکان بە گەورەی پیشان بدە دڵخۆشم و پێم وایە سەرکەوتنێکی گەورەش بوو بۆ کەسانی کە بلاک ئۆپس 6 دەکەن ئێستا منیش یەکم لێەوەی خۆشەویستکەوە حەز دەکەم نوکتاونی بکەم و لەم پێم وابی لەم ڕۆوە ئەپدەیتی نوێ بەردەستم کەوا ماپی نوکتاون زیاد دەکە کە گلە یەکم هەبوو لە بلاک ئۆپس 6 ئەویژەوە بوو کەوا ماپی زۆر کەمە لە مەڵتیپلێرەکەی و نوکتاون ماپەچی نوێ نییە ماپەچی زۆر کلاسیکێک لە بەناباکترین کلاسیکترین ماپەکانی کۆڵ ئۆف دیوتی لە مێژوودا سەو دێتە سەری
وەربا ئینفکتد مۆدیش زیاد دەکرێت ئینفکتد مۆدەوەیەکەوە زۆمبیەکان دێنەوەشتانە من زۆمبیەکانی بلاکاپسەشم هێشتا نەکردێت چکە هێشتا کامپینەکەم تاوا نەکردیە تۆزێ مەڵتیپلێرم کردێتەوە دەستمە سەرەویش داهاتی چارەجی یەکەمی 2025ەوە مایکرۆسۆفتی بڵاوکرێ پێوە چارەجی یەکەمی مایکرۆسۆفتی لە 3 مانگ ڕابردوو بوو نەک 6 مانگ ڕابردوو لەبەرەوەی ئیوان هەر کۆمپانیا فەرقی هەیە دوو منە ئی سۆنی بۆ شێوازەیە چارەجی چوارەمی 2024یان دەستە ساڵی 2025 تاوەکو مانجی سوار بەو شێوازە مایکرۆسۆفتی تۆز داختی دەست پێ دەکات چارەکەکەمی ئەوە شتێکی ئابوووریانەیە بەس مهم دوایین ئەپدەیت دەسەر داهاتی مایکرۆسۆفت بەو شێوازەیە لە 3 مانگ ڕابردوو ویندۆز بەگشتی لەگەڵ دیڤایسەکانی ویندۆزی داهاتیان 102 بەرز بوویتەوە داهاتی گەیم بەگشتی 43 لە 100 بەرز بووتەوە بابەت فرۆشی کۆنتنتەکانی ئەکسبۆکس وەروە خزمزادەکان 61 لە 100 بەرز بووتەوە کە گەورەترین هۆکاریش گیمان گەیم پاس و Call of Duty Black Ops 6 نەک بەس Black Ops 6 ینی ببورن هاتنی ئەکتیڤیژنە فرۆشی یاریەکانی ئەکتیڤیژن وای کردی زۆر بەرز بووتەوە بەڵام ئەکسبۆکس هاردوێر 29 لە 100 داوناواتە 29 لە 100 دیکە فرۆشی دابەزیوەکە هەم پلیستیشن 5 فرۆشی دابەزیوە و هەم ئەکسبۆکس دابەزیوە بەڵام ئەکسبۆکس بەردامی دابەزینە ئی پلیستیشن هێندێک بەرز بەزی ئەوەش هۆکارەکە ئەوەیەکەوە وەکو باسم کرد مایکرۆسۆفت زیاتر فۆکسی لەسەر گەیم پاسە گەیم پاسشی لەوێت لە هەموو شوێنێک بەردەستبی نەک تەنیا فرۆشتنی کۆنسۆڵەکە تەنیا وەختیا فرۆشتنی کۆنسۆڵبی یاریەکانی خۆیان ناخنە سەر پلیستیشنی بەڵکو دەڵێن تەنیا ڕاستەیەکە بەرزتە ئەو وەختی هاردوێر دەکەی داون نابی بەڵکو بەرز بتەوە مهم ئەوە فەلسەفەی خۆیانە پێم وایە بە ئەنقەستی ژوا دەکەن دەیانەی هاردوێریان زۆر دەفرۆشێ بە ئەنقەستە گەرنا یعنی دەتوانی وا بکەی ئەو ژمارە بەرز بتەوە زۆر ئاسانە بەڵام تۆزێ پارە لەدەست دەدەی بەڵام لە مستەقبڵ قازانج دەکەی ئەویش ئەوەیەکەوە یاریەکانی خۆت مەخە سەر پلیستیشنی تایبەتی بکە نەک هەموو یاریەکانی خۆت لە مستەقبل ئەکی دەخێ سەر پلیستیشنی و هەندێک شت دانەیە بە تایبەتیش ئیندیانا جۆنسە بەناوبانکە کە کۆتایی ئەم ساڵی سەر ئەکسبۆکسی سەرەتای ساڵی داچێت سەر پلیستیشن 5 ئەوە وا دەکات گەیمەران ئەکسبۆکس نەکڕن پلیستیشن بکڕن لەبەرەوەی سەرجەم یاریانە ئەکسبۆکس لەسەر پلیستیشن بەردەست دەبی تەنانەت بلاک ئۆپس 6 وەکو باسم کرد لەسەر پلیستیشنی هەر بەردەستە بەڵام لەسەر گەیم پاسی بەو شێوازە سەرکەوتووە واتە گەیمەرانی ئەکسبۆکسی هەموو ساڵێکە پارێندا بلاک ئۆپسی یان Call of Duty ئەو ساڵ لە ڕێک گەیم پاسی وەریان گرتیە واتە قازانجەکەی مایکرۆسۆفتی زۆر کەم و محدودە بەڵام بەگشتی مایکرۆسۆفت قازانج دەکە گەیمینگ ڕێڤنیو واتە داهاتی ڤیدیۆ گەیم قازانج دەکات لەگەڵ کۆنتنتی ئەکسبۆکس واتە ئەو یاریانە لەسەر پلیستیشن بەردەست دەکات داهاتێکی زیاتری دەست دەکەوێت لەگەڵ ئەوەش کۆنسۆڵەکانی کەمتر دەفرۆشێ ئەوە جیاوازیەکەیە بێمە لای هەواڵەکانی پلیستیشن و خبرێکی گەورە هەبوو لەم هەفتەیە بڵاوکرێەوە ئەویژەوە بووکەوە دەرهێنەری یاری وڵڤڕینی پلیستیشن و ئینسۆمنیاک کۆمپانی سۆنی و پلیستیشن و ئینسۆمنیاکی بەجێ هێشتووە وەسە دەرهێنەری یاری پرفکت دارکە لە ئەکسبۆکسی ئەو چیرۆکە زۆر سەرنجاکێشە لەبەر چیژە ئەو چیرۆکە زۆر سەرنجاکێ لەبەر یەکەم وڵڤڕین یاری زەبەلاحی داهاتووی ئینسۆمنیاکە واتە یاری داهاتوی زەبەلاحی پلیستیشنە پرفکت دارک بەو شێوازە مایکرۆسۆفت تعامل لەگەڵ دەکەکەوە بە زەبەلاحی لەسەر ئەکسبۆکس بڵاو بکرێتەوە جا وڵڤڕین یاری داهاتووە واتە ئێستا کاتی ئەوە نییە کەوا دەرهێنەر یاریەکە بەجێ بێڵێ و بچێتە سەر کۆمپانیایکی دیکە و لەو کۆمپانیاش خەریکی یاریی زەبەلاحی گەورە بێ کە پرفکت دارکە کە مایکرۆسۆفت هیوایەکی بەرزیرە بووی هەیە جا ئەو چیرۆکە زۆر سەرنجاتی شەب ئەو دەرهێنەرش بە ناوی برایەن هۆروتۆنە کە بە فەرمی لە 2021 لەلایەن پلیستیشنەوە شاکرێکەوە دەرهێنەری یاری مارڤڵز وڵڤڕینە لە بە پلیستیشن 5 لەو کاتەوە دەرهێنەر بووە یعنی ئاشاکرێکەوە دەرهێنەر بووە جا پێشتر بێکمان دەرهێنەر بە قسەکریا هێشتا نازان بەڵام لەم هەفتەیە بە فەرمی ئاشکراکرا کەوا دەرهێنەری نوێی یاری پرفکت دارکە لە بۆ ئەکسبۆکسی کەوا ئەکسبۆکس خۆی ئەو شتەیە ئاشا کردووە لە ڕێگەی کریستل داینامیک و وەرەوە ستودیۆی The Initiative کە هەردووشیان ئەو یاریە بەرهەم دێنن چکە دوو ستودیۆ خەریکی دروستکردنی پرفکت دارکە یەکیان The Initiative دووەمیشیان کریستل داینامیکە و مایکرۆسۆفتیش خۆشی بە فەرمی بە چەندین وێبسایتی جیاوازە ڕاگەیاندە کە بەڵێم هەواڵە ڕاستە ئەم دەرهێنرە کاری لەسەر یاری پرفکت دارکەکە و ئەم دەرهێنەر پێشتر کاری لەسەر کردیە پێشتر کاری لەسەر سەرجەم یاریەکانی ئینسۆمنیا کردیە نوێترین یاریش کە خۆی کاری لەسەر کردبی ڕاتچت ئەند کلانک ریفتە پارتە لەگەڵ دوو یاری ڕابردووی سپایدەرمان کاری لەسەر کردووە بەڵام وەکو دەرهێنەر یاری وڵڤڕین بووە جا نازانین تا چەند کاری لەسەر وڵڤڕین کردێت چکە وڵڤڕین پلانەکان وان یاخود دەنگۆیەکانی ژوان لە کۆتایی ئەم ساڵ تڕێری نوێ ببینین ساڵی داهاتوو گەیم پڵەی ببینین و لە 2026 بڵاو بکرێتەوە چکە ئینسۆمنیاک
دەزانی ساڵ داهات بڵاو دەکات ساڵ داهات و ڤێنەم بڵاو دەکاتەوە یاری مارڤڵز بوون ڤێنەم کە لە لیک و دزە پێکردنەکانی ئینسۆمنیاجی وا بەدەکات و تاوەکو ئێستاش چەند دیمەنێکی دزە پێکرامان هەیە بێگومان لە هاکە گەورەکەی ئینسۆمنیاجی کە دەستمان کەوت کە وەلڤرین بەگشتی شێوەکەی چۆنە بێگومان یاریەکە بەو شێوازە نابی هێشتا زۆر کاری لەسەر ماوە ئەوە تەنیا چەند کاتی بەرەمێنانی یاریەکەیەوە کە جیتیەکەیە بەڵام بەگشتی بەلایەک دڵخۆشکارە کە دەبینم دەرهێنێکی زۆر باشی سۆنی کار لەسەر یاریی باشی ئەکسبۆکس دەکەەوە هیوادارم یاریەکە باش بێت لەلایەکی دیکەم تۆزێک گومانم هەیە کە چێتە شوێنی ئەو دەرهێنەرە و کێشەکە چ بووە چۆن ڕوویداوە حەز دەکەم چێڕۆکە زیاتر بزانم بەڵام تاوەکوێتە تەنیا ئەوەندەی لەسەر دەزانین بەڵێ خۆشەویستان بۆ فەرمی کۆنکۆرد بە شێوەیەک شکستی هێنا وای لە سۆنی کرد تەنیا چەند دوای دووسی هەفتە هەر ستودیۆیەکەی بە کۆمپلیتی داخست و یاریەکەشی کانسڵ کردیتەوە بەگشتی و پلانیشی نییە یاریەکە زندوو بکاتەوە و ستودیۆی فاروۆکی بەگشتی داخست و سەرجەم کارمەندەکان یانەوە تێ دەردەکرێن یان بەشیان دەستنەوە ناو ستودیۆ و کۆمپانیای پلیستیشن بەڵام هێشتا زانیاریمان بەتەواوی لەسەری نییە پلیستیشن لەم هەفتەیە بە فەرمی یاخود دوێنێ و پێری بە فەرمی لە بلۆگ پۆستێکی ناو وێبسایتی سۆنی ئینتراکتیڤ ئینتەرتەینمنت واتە کۆمپانیای دایکی پلیستیشن ئێسایی بەیاننامەیەکی بڵاوکردەوە دەڵێن وەک لە سەرەتایمان جێری ڕاگەنرا کەوا ستودیۆ فایروۆک کە نوێکردنەوەیکی گرنگیان لەسەر کۆنکۆرد هەبوو ئەویژەوە بووکەوە کۆنکۆرد ناوازە بوو بەڵام هەندێکی بەڵام یاریزان بەگشتی یاریزانی پێویستی نەبوو بەگشتی وە لە ئەنجامدا یاریەکە ئۆفلاینە و لە چەمانجی ڕابردوو کاتێکی بەرچاومان بەسەر بردە بۆ گەڕان بە دوای هەموو بژاردەکان بگومان ئەمە تەرجمەیەکی کۆمپیوتەریە لەوانەیە غەڵەت لەوانەیە ڕاست بێت سۆنی دەڵێت دوای بیرکردنەوەیکی زۆر باشترین ڕێگا بۆ پێشەوە دیاریمان کردووە خۆراوەبوونی هەمیشەیی یاریەکەیە و داخستنی ستودیۆیەکەیە دەمەوێت سوپاسی هەموو تیمی فایروۆک بکەم بۆ کاری دەستی و ڕۆحی داهێنەرانە و خۆبەخشانە فەزای چێبڕچیەکە بەردەوام لە پەرسەندەیە بەداخەوە ئێمە بەم ناونیشانە PVE ژانرەی تاقیکەری کەسی یەکەم ئامانجەکەمان نەگەیان ئێمە ئەو وانانەی لە کۆنکۆرد فێربووین وەری دەگرین بەردەوام دەبین لە پێشخستنی توانەکانی خزم وزاری ڕاستەخۆمان بۆ گەیاندنی گەشە سەندی داهاتوو لەم واتە لایف سێڤیس یاری وەکو فۆرتنایتی دەڵێشت فێربووین بەڵام لە داهاتوو ئەو شتانی کە فێربووین لە کۆنکۆردی باشی دەکەن دەڵێت دەزانم هیچ کام لەمانە هەواڵێکی ئاسان نین بۆ بیستن بە تایبەتی لەگەڵ هاوکاران و هاوڕێیانم کە ئێسایی بەجێدێڵن هەردوو بڕیارەکە بیرکردنەوەیکی جدیان لەسەر کرا و لە کۆتاییدا هەست دەکەین کە ئەوان بڕیارێکی دروستن بۆ بەهێزکردنی ڕێکخراوەکە نیۆنکۆی و فایروۆک ماڵی زۆر کەس و کەسی بەتوان نابوون نیۆنکۆی ستودیۆیەکی دیکەش سۆنی داخست سۆنی دو ستودیۆ داخست نیۆنکۆی زۆ بەناوبانگ نەبوون ئەوان خەریکی دروستکردنی یاریێکی ئۆنلاینی مۆبایل بوون لە بۆ پلیستیشنی لەسەر مۆبایلەکان بەردەست بن نەک لەسەر ئەوەش مۆبایلە نوێەکەمە بڵێن پیرۆزە ئەوجار ڕەنجە ڕەشم کڕین دەرێ لە کاتێکدا ئەم ڕۆژش سەختە بەڵام زۆر شتێک کە لە مانکانی داهاتوو چاوەڕانی بکەین لەلایەن گروپی بازرگانی ستودیۆ و تیمەکانە من دڵنیام ئێمە ڕێکخراوێکی خۆراگر و بەتوانە و بنیاد دەنێن بە دروستکردنی ئەزمموی کات و بەسەربردننی لەبیر نەکرا بۆ یاریزانەکانمان کە پاڵدەنرێن سوپاز بە پژیری بەردامتان ئەوە کۆمپانیای سۆنی بۆ بە فەرمی ڕایگەیاندکەوە کۆنکۆرد هەم کۆنکۆرد بە تەواوەتی پشتگوێخرا واتە خۆری ئاوا بوو واتە یاریەکە خلاص کۆتایی پێهات و هەم ستودیۆ فایروۆکیان داخست و بێگومان ستودیۆیەکی دیکەشان داخستیە بە ناوی نیۆن کۆنکەستە باسی ویش دەکەم بەڵام سەرەتا با بمەسە کۆنکۆردی بێگومان ناڵێم قەت باش نییە داخستنی ستودیۆ هیچ کاتێک باش نەبوو بەڵام چ دەکەی لەگەڵ ستودیۆیەکی وەکو فایروۆک کە زیاتر لە 400 میلیۆن دلار تێچووی ستودیۆیەکە و کڕینی ستودیۆیەکە و بەرەمێنانی کۆنکۆرد بە لە سەپلیستیشن ولا کاتێکدا سۆنی سنتەچی لەو یاریە قازاز نەکردووە و ناچارە یاریەکە کانسڵ بکەن بۆ یاری پارەشی داوە خەڵکی و چ لە فایروۆکە چکە ئەو ستودیۆیە ناوەکەی بە خراپە ڕۆی بۆ نمونە وا دابنین ئەو ستودیۆی دانەخستۆنی یاریی دیکە دروست دەکات پێشەوە یاریەکە بڵاو بکرێتەوە هەرچی ڕۆژنامە نووسە لە جیهان بەخۆشمەوە دەڵێن چی دەڵێن ئەو ستودیۆی کەوا کۆنکۆرد دروست کردستە یاریشکیان هەیە واتە ناوی کۆنکۆرد کە ناوێکی ئەوەندە شوم و ناخۆشە بەردەوام بەو ستودیۆیەوە دەبی ئەگەر ستودیۆکە ناویان گۆڕی بە مەیبیت عیلازیە و بابەتە کرا بە تۆزێک لە بیرکرا بە بەڵام ئیدی ئەو ناوە هەر بۆ ستودیۆی دەبی واتە هەر یاریەک دروست بکەن یاریەکە باشیش بێ گەیمەران چانسێکی دیکەی پێنادەن لەوە ئەکیل بن کەوا گەیمەران چانسێکی دیکە بەو ستودیۆ نادەن لەبەرەوەی یاری کۆنکۆردیان بینی کە شکست خوارد بوو ئیدی هەر پێیان وایە ئەوی ستودیۆ شکست خواردووە سۆنی بەتەواوەتی ستودیۆەکەی داخست و پارێکی زۆریشی زەرەر کردووە بێگومان لەو کارە چکە ستودیۆی فایروۆک ستودیۆی سۆنی نەبوو بەڵکو سۆنی کڕیەوە بەڵام کێشە گەورەکە ئەوەیە کێشە گەورەکە ستودیۆەکە نییە کێشە گەورەکەیە ئەو بەڕێوەبەری پلیستیشنە بە تایبەتی هەرمن هۆست کە بەڕێبەری ستودیۆەکانی پلیستیشنە ئەو کە بەپێی ڕاپۆرتەکانی ئەو زۆر پاڵی بەو یاریەوەنا
وتەنان نەیدەهێش کەس ڕخنەی لێ بگری لەسەر ئەو یاریە وەتە کەس ڕخنە لەو یاری نەگرێ تەنان دڵ بە شێوەیەک سەپۆرتی ئەو یاری دەکرد کەوا بە شێوەیەکی زۆر تۆکسیک بووە واتە ژەهراوی بووە کە کەس نەتوانێت بە خراپە باسی یاریکە پێیان وا بۆ کە ئەو یاری زۆر سەرکەوتوو دەبێت تەنانەت لە زنجیرەکەی کەوا گارۆڤارێکی تێدا زنجیرە تەلەڤیزیۆنی سەری ساڵ لە ئەمازۆن بڵاو کردەوە کۆنکۆردی تێدا بەو شێوازە پلیستیشن دەیویست مارکتینگ لە بەو یاریە بکە پێیان وا زۆر سەرکەوتەوەی بەڵام بەداخەوە 200 کەسی ژنەی کڕیاریەکە بەو شێوازە خراپ بوو لەسەر پیسی لەسەر پلیستیشن 5 بگمان زۆر خراپ بوو مهم ئیدی کۆتایی نیۆنکۆی ستودیۆشی دیکەیە کەوا سۆنی لەمێژە حەز دەکە بێتە ناو بواری مۆبایل بەڵام تا کوێستا نەیتوانیەوە بێتە ناو بواری مۆبایل چەند یاری چەند بڵاو کردەوە لە بەڵام هەر حەزیان لێ بەڵام بواری مۆبایل زۆر زەحمەتە وەکو کۆنسڵ نییە بەداوێت لەسەر کۆمپانیا زەبەلاکان چکە ناتوانین تۆ یاریی قەشمەریات بڵاو بکەیەوە تەنیا پارە قازانسکەی ئەو وەختی هەبەجارێکی سمعە و شخصەتی لەدەست دەدەیت بۆیش کۆمپانی نیۆنکۆی ستودیۆ نیۆنکۆی لەمەژە لایەن پلیستیشنەوە خاوەندایەتی دەکرێن دیارە سەرکەوتنە بووین لەو دروستکردنی ئەو یاریەکەوە سۆنی مەقسەدی ئەچەندە سۆنی دەڵێ ئێمە بەردەوام دەبین لە پارەپێدانی بواری مۆبایل واتە لە پلانیانە لە کۆتاییدا بێنە بواری مۆبایلیش بەگشتی بەڵام جارێ فۆکسیان دەیتەوە سەر پلیستیشنی مهم پێم ناخۆشە ستودیۆ دابخرێ و خەڵک کار لەدەست بدا بەڵام پێم وایە لە مەسمعاتی پلیستیشن و سۆنی داخستنی و ستودیۆ کارێکی باشیش نەبی هەڵوەشانەوە و دابشکردی کاربندەکانە بۆ ستودیۆکانی دیکە یاخۆ ستودیۆیەکی نوێیان پێ دروستکە بەڵام بە دابشکراوی وەتە پەیوەندی بە فایرۆک و کۆنکۆردی نەمینە لە بەرەوەی هەرچی بکەن تازە ناوێکی خراپ و ڕەشیان وەرگرتووە سۆنی کارێکی دیکەی زۆر سۆنیانەی کرد کە پارەپەرستیەکەی خۆیان ئەویش چ بوو پلیستیشن ستار وەربگری لەمە دوان ناتوانانی ئەو پارەی کە قازانجی دەکەی لە پلیستیشن ستار لە بۆ سبسکریپشن بەکاری بینی واتە ناتوانانی پڵسی پێ بکڕێت بۆ نمونە سۆنی پرۆگرامێکی هەیە پرۆگرام بەستم وایە پلا ئابۆچی هەیە کامپینێکی هەیە پێ دەوتێت پرۆگرام نازانم پێ بڵێم ئۆکەی لەناو ئەپی پلیستیشن یاخۆ لەناو ئەپی پلیستیشن کە دەکەیەوە دوکمنت ستارێک ئەستێرەیەک تێ تۆ چەند پارەسەر بکەی ناو پلیستیشن بەشێک لەو پارانە بە ئەستێرە دەداتەوە بە پوین دەداتەوە بە خاڵ دەداتەوە ئەو خاڵانەش دەتوانانی بیکێ پارە بیکێ $5 $10 $20 $30 توانی شتی پێ بکڕێەوە ئەتا تۆ زێرە پارەکان دەداتەوە خەڵاتت دەکەی کە تۆ زۆر پارە ناو پلیستیشن سەرف دەکەی من خۆم تا کۆسەنجەکەی چێن $60 مەگرتەوە یاریم پێکڕیوە $60 مەگرتەوە یاریم پێکڕیوە جارێکیش نزیکەی $50 مەگرتەوە پارەی خۆشمەسەدانم ئەوم کڕی یەک ساڵی پلیستیشن پلس پریمیەم کڕی بەڵام ئێستا پلیستیشن دەڵێت ناتوانانی چی دیکە چکەم پارە زۆر سەرف دەکەم لە ناو پلیستیشن یاریەکان دەکڕم لەوێندەر سۆنی دەڵێت چی دیکە ناتوانانی ئەو پارەی کە من بە خەڵاتت دەکەین ناتوانانی پلسی پێ بکڕی پێم وایە باشترین شتیش لە بۆ سەرفکردنی پارەی پلیستیشن ستار پڵەسە سۆنی دەڵێت ناتوانین کارە بکەین وەتەنانەت پوینتەکانی کە کۆی دەکەیتەوە دەبێت لە ماوەی 1 ساڵ سەرفیکەی ئەگە سەرفی نەکەی سۆنی دەڵێ ئەکسپایر دەبێت پێشترێ 2 ساڵ بەسەگریتانە 1 ساڵ واتە سۆنی ئەو خەڵاتێکی دیداوە گەیمەرانی گەیمەرە سەر سەختەکانی ئەو کەسانی کە پارێکی زۆر سەر دەکەن وەکو من ناو پلیستیشنی هەشتا خراپتری دەکات هەشتا کەمتری دەکاتەوە بەڕاستی کارێکی زۆر سۆنیانە و زۆرشم پێ ناخۆش عیبێکی گەورەیە بووە سەرۆکی ڕابردووی پلیستیشن شۆن لەیدن کە یەکێکە لە باشترین سەرۆکانی پلیستیشن لە مێژوودا چکە ئەو هۆکارە چکە ئەو هۆکار بوو لە کۆتاییەکانی پلیستیشن 4 یاری God of War Last of Us Horizon سپایدەرمان بڵاو بکرێتەوە شۆن لەیدن زۆر یەکێک وەردەهێنێت هەر باشەکان بەڵام بێگومان لە سۆنی نەما سۆنی زوو سەرۆکانی خۆی دەگۆڕی لە هەر کۆنسۆڵێک لە یەک کۆنسۆل جارەشە گۆڕیتی مهم شۆن لەیدن لە مەفتەی ڕێگەیان دەڵێ پێویستە کۆمپانیەکان بە تایبەتی پلتفۆرم هۆڵدەرەکان واتەوەکو پلیستیشن و ئەکسبۆکس کەم کۆنسۆلیشیان هەیە تا پلتفۆرمیان هەیە زیاتر گرنگجی بە یاریە دەبڵەیەکان بدەن مەسەڵەن یاری تریپل ئەیمان هەیە CA کە وەکو God of War و Last of Us و Halo Forza Horizon و ئەوانە پێدەوتێت CA کە یاری زەبەلاحن بەڵام دەبڵێ ئەو یارانە تۆزێ بچووکترن لەوان بەو شێوازەش بەناوبانگ نابن بەڵام زۆربەی کات یاریە تۆ دەڵێ بیرۆکە نوێیەکان لەوێن دەرهەن چکە لەوێ زۆر شت تاقی دەکرێتەوە گە سەرکەوتوش نەبی پارێک زۆر دەست نادەم بەڵام دەبڵێ لە یاری ئیندیەکان لە یاریە بچووکە سەربەخۆکان گەورەترن و لە تریپڵی بچووکتر لەو مابینە زۆر یاریشمان هێوایە بوون ئیڤ بەستمان وایە سیفومان هەیە وایە یاریمان زۆر هەیە کە دەبڵەیە زۆرش بەناوبانگن زۆربەی کات بەڵام پلتفۆرم هۆڵدەرەکان ئێستا گرنگجی بە یاری دەبڵی نادەن یاری یان زۆر زە بەلا دروست دەکەن یان یاریەکە زۆر بچووکە وەسەد زۆر کەم بووە وەسەدەکە قسەی تاوە پێم لە یاری وەسەدەکان هەموو کۆمپانیەکان توانن بیرۆکی جیاواز تاقیکەنەوە تۆ ناتوانین لە یاریش کۆڵ ئۆف دیوتی بیرۆکەی ژینوە تاقیکەیتەوە کەوا گەیمەران تووڕە بکە یاخود بڵێنەوە چیەوە بەس بە کۆڵۆژی ناچی ناتوانین بیرۆکەی تەواو نوێ تاقیکەیت تاش هەندێک شت بگۆڕی بەڵام ناتوانین تەواو نوێ بەڵام لە دەبڵەکان دەتوانین قسەکەی تاوە
هیوادارم بگەڕێتەوە پلیستیشن هیوادارم. بێمە لای پلیستیشن 5 پرۆ ئیدی کەڤەر و پلێتەکانی پلیستیشن 5 پرۆی لەگەڵ پلیستیشن 5 یاسایی جیاوازن، واتە ئەگەر پلیتت کڕیە تا کێڤەرت کڕیە لە بۆ پلیستیشن 5 یاسایی و لە هەفتەی داهاتوو کە پلیستیشن 5 پرۆ بڵاوکرێەوە ناتوانانی بیخیتە سەری، واتە دەبێت سۆنی پلیتی جیاوازی بۆ دروست بکە کە شتێکی زۆر بیعقلانەیە سۆنی کردیتی. ڕاستە بێگومان پلیستیشن 5 پرۆ قەبارەی گەورەترە، بەڵام هەمومان پێمان وا بوو کەوا کەڤەرەکان دەبی ئەگەر نا زۆر گیمەر هەیە پلیتی کڕیوە دەبێت دووبارە بیکرێتەوە بە سۆنیش دەبێت دووبارە بە شێوەیەکی جیاواز دروستیان بکاتەوە، یعنی فەوزایەکی گەورەی دروستکردێت دەبایە وەکو یەک بە ژمارە و یارانەیەکەوە ئەپدەیت کرێنەوە لە بۆ پلیستیشن 5 پرۆ زیاترە لە 8 یاری و ئێستا 8 یاری سپۆرتی پلیستیشن 5 پرۆ دەکا و دەڵێن ژمارەکە هێشتا لە بەرزبوونەوەیە کە تقریبا دوو هێندەی پلیستیشن 4 پرۆیە کاتێکە پلیستیشن 4 پرۆ سەرەتا بڵاوکرێەوە و وەتر 8 نزیکەی 45 یاری بوو کاتێکە پلیستیشن 4 پرۆ بڵاوکرێەوە و ئێستا پلیستیشن 5 پرۆ کە بڵاوکرێتەوە 8 یاریمان هەیە کەوە لۆگۆی PS5 پرۆ ئینهانسی لەسەر دەبی و یەکێ لە سەرۆکەکانی پلیستیشنیش کە ئێستا دوو سەرۆکی هەیە ڕاگەیاندکەوە دروستکردنی پلیستیشن 5 پرۆ نزیکەی 5 ساڵ پێش ئێستا دەستی پێکردو تەنانەت پێش بڵاوبوونەوەی پلیستیشن 5 یاسایی پلانیان هەبووە پلیستیشن 5 پرۆ دروست بکەن. بێگومان قسەکەش تەواوە چونکە مزام لە ئێستاوەش کار لەسەر پلیستیشن 6 دەکەن، هەروایە کۆمپانیەکان پلانی درێژخایانیان چکە و تەکنۆلۆژیە بەپێی تێپەڕبوونی کات بەقوتر و بەقوتر دەبی واتە کاری هەر لەسەر دەکەن، معنای ئەوە نییە کە بۆکسەکە دروست کریا بەڵام کاری لەسەر دەکەن. دەڵێ نزیکەی 5 ساڵێکە کارمان لەسەر پلیستیشن 5 پرۆ کردیەوە لە هەفتەی داهاتووش بێگومان بڵاو دەکرێتەوە. و یەکەم وێنەشمان هەیە کەوا لۆگۆی پلیستیشن 5 پرۆ ئینهانس لەسەر دیسکێک ببینین کەوا ئەگەر یاریەکت کڕی بۆکسەکان بۆکسی یاریەکت کڕی کەوا بزانی پلیستیشن 5 پرۆی لەسەر دەبی یاخودنا ئیدی بەو شێوازە دەنووسێ پلیستیشن 5 پرۆ ئینهانس بەو شێوازە دەنووسێ لەسەر بۆکسی یاریەکە. دو هەواڵیش لە ناو جیهانی پلیستیشن باسی بکەم شتێک سەرنجاچشە گیمەرێک لە ترسی ئەوەی کەوا نرخی پلیستیشن پلسی پریمیەم بەرز نەبێتەوە جارێکی دیکە چووە تاوەکو ساڵی 2048 پلیستیشن 5 کڕی ئەو سبسکریپشنەی کڕیوە واتە چەندەکە ئێستا ساڵی 2024 تاوەکو 2028 کڕیوێتەوە چەند ساڵ دەکە بزەڵم لە بیرکاری زۆر خراپم لەکەمای دنووسی کە چەند ساڵ دەکە بەرەژیرەوە ساڵ دەکە نرخیشی 160 دلار واتە 160 دلاری داوە بۆ ئەو هەموو ساڵە لە ئێستاوە هەمووی کڕیوە تاوەکو پلیستیشن نەتوانێ ئیدی ئەگەر نرخش بەرز کاتەوە ئەو هەر هەیتی چکە پێی وایە نرخەم بەردەوام بەرز بێتەوە قسەکەشتەوە نرخم تاوان بەرز بێتەوە بەڵام لێکم داوە نزیکەی چەند 3800 دلاری سەرف 38 وەرەقەی سەرف کردووە لە ئێستاوە تاوەکو 2048 تاوەکو سۆنی بەهیچ گەر سەریش بەرز کاتەوە شمولی ئەو ناکات تاوەکو 2048 ئەو پلیستیشن پلەسە هێرەیە. بێمە لای هەواڵی یاریەکان و گەورەترین هەواڵیشمان چەند شتێکە بەڵام سەرەتا باسی GTA 6 بکەم. ئینسایدەرێک ڕایگەیاندووە کەوا دەڵێ GTA 6 تقریبان بۆ هەفتەیەک خەریک بوو دوا بخرێ کاتێک مەقسەد یەکەم ترێلێرە خەریک بوو دوا بخرێ بەهۆی ئەوەی کە یەکێ لە پرۆدیوسەر و دەرهێنەرەکانی تۆ چەند دەرهێنەرێکی لەگە چەند پرۆدیوسەرێک یەکێ لە پرۆدیوسەرەکانی یاری GTA 6 بانقاز ویستی جیسن شرایەری مشەوەش بکە ووا لە خەڵکی بکە کە باوەڕ بە قسەکانی جیسن شرایر نەکەن لە بلومبەرگ. بێگومان هەموو جارێک کە دەڵێم بلومبەرگ یاخود جیسن شرایر واتە 100% ئەوشتە ڕوو دەدا لەبەرەوەی بەناوبانگترین ڕۆژنامەنووس و بەناوبانگترین وەبسایتی تەکنۆلۆژیە لە جیهاندا کاتێک بلومبەرگ و جیسن شرایر شتێک بڵاو دەکەنەوە 100% ڕوو دەدا لە وەختی خۆی چکە جیسن شرایر ڕایگەیاندکەوە هەفتەی داهاتوو ترۆیلەری GTA 6 دەبینین پارساڵ بزەبت و ڕێک هەفتەی داهاتوو ترۆیلەری GTA 6 مان بینین جا ڕۆکستار بانقەز ویستی هەفتەیەک دوای بخە یاخود چەند ڕۆژێک دوای بخەتەوەکو جیسن شرایر مشەوەش بکەم ووا لە خەڵکی بکەکەوە بڵێن جیسن شرایر ڕاستی نەکرد بەڵامی دی هەر لە کاتی خۆیان بڵاویان کردەوە وە قسەکەی جیسن شرایری هاتە جێ. جا چاوەکان لەسەر ئەوەیەکەوە بەم زوانە ترۆلێرێکی نوێ GTA 6 ببینن بەڵام چشتە ماوە مانجی 11 من پێم وایە لە 15 تاوەکو 15 ئەگەری هەیە ترۆلێری GTA 6 ببینین چکە لە دوای دەبێتە ساڵێک وە لە ساڵی دووەم ئێستا دەبێت ترۆلێری دووەم ببین. ئۆبی ڤێرمایچ یەکێکە لە دروستکارانی یاری GTA San Andreas لەم هەفتەیە شتێکی سەرنجاچشی بڵاو کردەوە و یاری GTA San Andreasش تەمەنی بۆ 20 ساڵ کە من هەست دەکەم زۆر پیرم چکە لە بیرمە کە GTA San Andreas بڵاو کرایەوە کاتی خۆی لە ساڵی 2004 ئێستاش لە بیرمە دەبایە بچوبایە بازاڕێ لەسەر پلیستیشن 2 لە بازاڕێ یاری GTA San Andreas بکەیت لەبەرەوەی پلیستیشن 2 نرخی زۆر گران بوو دەبایە بچێ بازاڕێ سڕات گرت بە
سەرنجڕست ئەنجامدا بە جا یەکسەر نەهات بێگومان چەند مانگەی ویست تاوەکو دیڤیدیەکان گەیشتێکوانە تاکو گەیمەرە ئەنجامیاندا بەس مهم شتێکی سەرنجاچیش نووسیوە دەڵێ 20 ساڵ لەمەوبەر یاری GTA San Andreasمان بڵاو کردەوە 26 تشرینی یەکەمی 2004 بڵاوکردنەوەی یاریەکان لەو کاتە جیاواز بوو 6 هەفتەی خایان تا دیڤیدیەکان بەرهەم هێنران و بۆکس و دابشکردن هێشتا پاچەکان واتە ئەپدەیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە شتێک نەبوو بۆ بەعنی ئینتەرنێت بۆ شێوازە نەبووکەوە ئەپدەیتی یاری بنێری بۆ ئێمە هەموو فشارەکان لە خاڵی بڕینەکە ڕوویدا بوو 6 هەفتە پێشتر هیچ پرسێکی گەورە نەهات بە پێشەوە زۆربەی دێف پشویان وەرگرتووەتە پەرپێدەرەکان پشویان وەرگرتووە ئێمە پێشتر بیرمان لە پرۆژەی داهاتوومان دەکردەوە هێشتا دابشکردنی دیجیتاڵی بوونی نەبوو یاریەکان بە شێوەیەکی ئاسایی لە ڕۆژانی سێشەمە و چوارشەمە لە ئەمریکا و لە ڕۆژانی هەینی لە بریتانیا بڵاو دەکرێنەوە هەماشت بۆ سان ئەندرێس ئینتەرنێت شتێکی چەوت و شتێک چەوت بوو جگە لە یەک دو تڕیلەر یاریزانان زۆشتیان لەبارەی یاریەکان و نەدەزانی بۆ یاریە گەورەکان فرۆشگەکان لە نیوەشەوە پێش ڕۆژی بڵاوکردنەوە دەکرانەوە بۆ ئەوی داواکاری پێشوەختە وەرگیرێ تەنها دواتر بۆ مەدیار کەوت بڵاوکەرەوە دەبێت پارە بداتەوە بە فرۆشگەکان بۆ ئەوەی ئەم درەنگکردنەوەیان ڕوودەواتە دەبێت پارە بدەن لە دوکانەکان شەوان بیکەنەوە چوومە گەورەترین فرۆشگا لە نزیک ئۆفیسەکانی ڕۆکستار نۆرث لە ئەمریکا لە شقامی پرنسس لە ئەدینبۆرگ HMV نازانم زانبیکە چەندرە هەرچەندە شەوێکی باراناوی بەڵام هێڵەکە بە هەموو فرۆشگەکەدا پێچاوپێز ڕژایە سەر شقام بینین دیە هۆمەکەسە زۆر بە پەرۆشەوە دەچوونە ماڵەوە بۆ ئەوی بە درێژایی شەو یاریەکە بکەن شتێکی سەرسوورهێنەر بوو حەزم کرە ئەو تویتەتان لە بە بخینەوە لە بەرشتیش سەرنجاچە چیرۆکی خۆی باز دەکە کاتی خۆی ئینتەرنێت نەبوو نەدەتوانانی یاریەکان ڕێگەی ئینتەرنێتەوە بڵاوکەوە دەبای بە دیڤیدی بڵاویکەوە جا لە بیرمە تاوەکو یاریەکە دەگەیشتە دەستت دەگەیشتە دوکانەکان کاتەی زۆری پێدەچوو وەدەچێت دوکانەکەی دەبای بکڕی بچیوە مارێ جە گڵیی هەبە کێشەی هەبە ئیدی خلاص زۆر زار لە بیرمە یاریمان هەبوو دوو دیسک بوو دیسکەچیان تاو نەبوو جا بەس دیسکی یەکەم کار دەکاتە نیوە یاریەکە دەکرد نیوەکەی دووەم نەبوو ئەوە نەبوو ئەبدەیتێک دێت چارەسەری دەکە ئەتێستا نعمەتەکە ئینتەرنێت هەیە بە ئەبدەیتێک هەموو شتێک چارەسەر دەبی یاخود لە ئەمریکا یاریەکە بڵاوکردە بێک داوڵۆن دەتوانین بیکەی تۆش لە هەموو شوێنە کات خۆی وانە بوو دەبێت چاوەڕێ بکەیت چاوەڕێ بکەیت بێگومان منداڵ ئێستا ئەشتان نازای دەبی ئێستا لە کلیبی وەڵام پێشتر وانە بوو و منش لە بیرمە 20 ساڵ لەمەوبەر ئەو مایگاد سان ئەندرێس بەڕاستی نایە نیتندۆ لە باتی ئەوەی نیتندۆ سویچی دوومان لە بە بڵاوکاتەوە شتەشکەشی بڵاو کردەوە هەفتەی ڕابردوو بوو بزانم باسی کاتژمێرەکەمان کرد ئەم هەفتەیە ئەپێکیان بڵاو کردەوە بە ناوی نیتندۆ میوزیک لایبرەری ئەپێکی میوزیکی یاریەکانی نیتندۆیە بە تایبەت شە بۆ کەسانی کەوە پڵەسەکەی نیتندۆیان هەیە کە پێدێتە نیتندۆ ئۆنلاین سبسکریپشنە هەشتەکە ناوی مهم میوزیکی هەموو یاریەکانە وەدەتوانی میوزیکان درێژ کاتەوە لە بۆت کورت کاتەوە لوپی بکەم و بەپێی یاریەکان تەحلیلی بکەیت پلەیلیستیان جیاوازە مارێکێدا یاری کۆنەکانی تێدا نوێیەکانی تێدا وەرە داهاتوشتێدا وەشتەش سەرنجاچی هەیەکەوە سپۆیلەریشی هەیە مەسەڵەن دەتوانی بە ئاپەکە بڵێ ئەو یاریانە میوزیکەکان بانێتە بەرجێم چکە یاریەکەت نەکردو تاوەکو میوزیکت لێ سپۆیل نەبی سەوەتوانی یاریەکە و جێری تاوەکو یاریەکە دەکەین دەواتە جێرە میوزیک و ساوندتراکەی بگرین و لە مەفتەیەش تڕێلێکی سەرنجاچیش بڵاوکرایەوە بۆ یاریەک بە ناوی شۆوە ئەمریکن ستۆری کە کۆمپانیاش چینی دروستی کردیە لەسەر ئەمریکای کە زۆر سەرشێتانەیە و هیوادارم لە پاش بەرنامەتن تڕێلەکەی بینین کە بینیت سەرشێتانەیە چینیەکان چۆ بیر لە ئەمریکا دەکەن و ئەمریکا چۆنیەوە یاری ئەمریکی چۆنیە سەرشێتانەیە و کۆمیدیە خۆشەویستان زۆر سپاس بۆ بینینی ئەمەڵقەی پرۆگرامی سفرێک ژیری چاتان ماز دەکەم دەزانم ڤیدیۆ زۆرکەم بڵاو دەکەمەوە مەشغوڵم هەم جارێ قسەیش دەکەمەوە زۆرتان دەپرسن ژیر بۆ دیارنی هەوڵ دەدەم ئەوەندەی کە پێم بکرێم لە بەرنامە خزمەتتان بکەم تاوەکو کات زیاتر بێ بتوانم ڤیدیۆ زیاتر دروست بکەم بەڵام بەڵێن دەدەم هەکاتە پلەیستێشن 5 پرۆ گەیشتە کوردستان بە زووترین کات ئەنبۆکسی بکەم و پێتان نیشان دەم کەش چ گۆڕاو چ نەگۆڕراوە تاو کاتە بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ